دوای 10 ساڵمانەوەیان لە کەمپەکانی سنووری پارێزگای سلێمانی ئیتر بارگە و بنەی ئاوارەکان پێچرایە و چیتر کەمپێک بە ناوی ئاوارەکان لە شارەکە نامێنێت. پێشتر زیاتر لە 4 کەمپی ئاوارە لە سلێمانی هەبوون، بەڵام ساڵ لە دوای ساڵ ژمارەکە کەم کرایە و کۆتا ڕۆژی 11 تەمووز بوو کە لە نێو کەمپی ئاشتیەوە وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق داخستنی کەمپی ئاوارەکانی لە شارەکە ڕاگەیاند و وتی هەنگاوەکە هەولێر و سلێمانیش دەگرێتەوە. من محافظة سليمانية إغلاق كافة ئەمڕۆ لە سلێمانیەوە ڕایدەگەێنم کە مەلەفی تەواوی کەمپەکانمان لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق و ئەنجومەنی وەزیران داخست. بەڕاستی شاری سلێمانی و ناوەندە ئیداریەکان و نوێنەری حیزب و پەرلەمانتارەکانیان لە ڕابردوودا زۆر هەماهەنگ بوون لەگەڵ ئاوارەکان و ئێمەدا. واروەها سوپاسی هەزامنیەکانیش دەکەین کە پاراستنی کەمپەکانیان لە ئەستۆ گرتووە. داخستنی تەواوی کەمپەکانیش بۆ هاوکاری ئەم لایەنانە دەگەڕێتەوە کە بەردەوام هاوکاری وەزارەتی کۆچ و کۆچبەران بوون. بەشێک لە ئاوارەکان لە کەمپەکان دانیشتەجێ بوون و هەندێکی دیکەیان لە ناو شار و شارۆچکەکانی دیکەی شارەکە. ئێمە لە ڕۆژانی ئایندەدا لەگەڵ حکوومەتی خۆجێی سلێمانی و حکوومەتی هەرێم کار دەکەین بۆ ئەوەی بەرنامەیەکدا بنین کە ئایا ئەو ئاوارانە دەیانەوێت بگەڕێنەوە یاخودنا. بەڵام ئێمە کار دەکەین لەگەڵ ناوەندە ئەمنیەکان و حکوومەتی خۆجێی کە ئاوارەکان بۆ زێدی ڕەسەنی خۆیان بگەڕێنینەوە. ئەوەی دەمێنێتەوە هەولێر و دهۆکە. سەرۆکوەزیران لیژنەیەکی هاوبەشی لە نێوان وەزارەتی کۆچ و وەزارەتی ناوخۆی هەرێم و هێزە ئەمنیەکان پێکهێناوە تا بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و مەلەفی ئاوارەکان لەو شارانەشدا بخەین. بەڕاستی هەوڵی گەڕانەوەی ئاوارەکان بەشێکی لەسەر ئەرکی ئەم پەرلەمانتارە بەڕێزانە بووە کە ئێستا ئامادەن و وەکو لیژنەی ئاوارە و پەنابەرەکان لە ئەنجومەنی نوێنەران کاریان کردووە و ئینشاءالله لە ڕۆژانی ئایندەدا کاری زیاتر دەکەین بۆ کۆتایی هێنان بە کەمپی ئاوارەکان لە شارەکانی دیکەی هەرێم و لە 2 ڕۆژی ڕابردووشدا حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی خۆیان بۆ ئەو کارە نیشاندا. سۆرا عومەر وەک پەرلەمانتاری کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێوەڕسمەکەدا ئامادە بوو وتی گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان بەرنامەی سەرەکی کابینەی سوودانی بوو و ئێمەش هاوکاری بەردەوامی ئەو هەنگاوە بووین. ئێمە لە لیژنەی کۆچ و کۆچبەران پشتیوانی ئەوە بووین کە لە کارنامەی حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی کە 6 مانگ دانرابوو بۆ کۆتایی هێنان بە بابەتی داخستنی هەموو کەمپی ئاوارەکان پشتیوان بووین و هاوکار بووین بۆ ئەوەی ئەم بەرنامە حکوومیە لەم کابینەیە بگاتە ئەوەی کە هیچ ئاوارەیەک هیچ نازیحێک لە عێراقا لە هەرێمی کوردستان نەمێنێ و کەمپەکان هەمووی دابخرێ. لە بەشێکی دیکەی کۆنگرەکەیدا وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق وتی بەشێک لەلایەنە سیاسەکانی هەرێم و عێراق نەیانویستووە کەمپی ئاوارەکان دابخرێت لەبەر ئەوەی لە هەڵبژاردن و هەندێک کاتیش بۆ کاری حیزبی خۆیان سوودیان لێبینیون و وەک موزایەدا بەکاریان هێناون. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کەمپی ئاشتی لە ناحیەی ئاربەت.